نادیە موراد ئەو خانمەی لەلایەن چەکدارانی دەوڵەتی ئیسلامیەوە دەستگیر کرا و لێدرا و هەروەها وەک کۆی لە فرۆشرا لە کتێبێکی نوێیدا بەسەرهاتە ترسناکەکەی دەگێڕێتەوە و گوشار لە کۆمەڵگەی نێونەتەوەی دەکات یارمەتی لە بنیادنانەوەی کۆمەڵگەی ئەزیدیەکان بکەن. وەکە کتاب ڕاستە تەسوورا منە سەرە و ناوێ من سەرە بەس مدوێ کتابەکە بێ خوێندن شهر قبلێ هەر ئینسانێکێکە بێ بهیز بێ ژبەر نەئامە بتنێ وەکە قەدیا ملەتی مە هەموویە و هەزارێت کەچکێت وەکە مەتیدایە وەکە بشم هەر ئینسانێکە بخۆندێ و زانی بێ کە کەچکێ دیت وەکە منوە هەزارە حالێت وەکە مەهینە. نادیە موراد لە ئۆفیسی نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری مادە هۆشبەرەکان و زیندوماوانی بازرگانیکردن بە مرۆڤ و بە دیلگیراوانی ئێزیدی دەڵێت. وەکە کە ئێزیدی ئەفسێ ساڵە ئەس بژم مەرحەلا هەکە بین سێ ساڵە مەدیم هەر ئینسانیش چوومە بالمەتەلبە ئاخواردنش خەڵکی مەڕەت کرد مەتەلبە چادرێت نوت کرد تەلبە حەجی تشتێ هەری بەسیتر بەس کە قەدیامە ئیرۆ کە داعش لوێ دەرێ نەما ئیرۆ کەشتا ئەشوی تشتی مێستر کە شنگال بێ ئاواکردن کاتانها 300,000 ئێزدیل شنگال مایە کە بەگەڕینە جهێت خوا کە ئەردێمەش دەستمە ناچە حیمایەمەتی بەیەگرن ژبەر کە ئەم ئێزدی ملەتێکی کچکن و دینێکی مختلفن کە ئەردێمە و شنگالش مەهاتە برن و هەر هەنەکە چوە دەوڵەتێکی وە هەنگی ملەتی مە پشتی 10-20 ساڵەکە دینامینێ. لەلای خۆیەوە چالاگوانی مافەکانی خانمان گلۆریا ستاین من دەڵێت گرنگە لە کاروباری ڕێخستن و دانووسان و هەروەها دانوستانەکانی ئاشتیدا بە هۆکاری کللتوری خانمان بەشدار بن. نادیە مورادی سەر بە کەمینەی ئاینی ئەزیدیەکان ئەوەی لە ساڵی 2014دا یەکێ بوو لە نزیکەی 7,000 ژن و منداڵ کە لەلایەن جیهادیەکانی دەوڵەتی ئیسلامیەوە دەستگیر کران ئەم گروپە توندرەوە یەزیدیەکان بە شەیتان پەرست تیان دەڕوانن هاوکات پیاوان و ژنانی پیر و هەروەها براکان و دایکی نادیە مورادیشان کوشت بەڵام ژنان و کچانی گەنجی ئەزیدیان بە دیلگرت و بۆ کاری سێکسی بەکاریان دەهێنان.